ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوزدا ئەڵلقەی ئەم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەوڵەکان بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێم. دیارە هەمووان ئەزانین لە ڕابردوو تاوە کۆم ساتەی کە ئێمە گفتوگۆی تێدا دەکەین لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک قەیرانی یەک بە دوای یەک سەریان هەڵدا کە تاوەکو ئێستا زۆری لەو قەیرانانە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. دیارە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوو دوایەوەی کە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک ینی ئالۆزی تێدا بوو، بەڵام خۆشبەختانە لە چەند کۆبوونەوەیشی نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەم چەقبەستویی سیاسی تا ڕادێک لە هەرێمی کوردستان ڕێەوە پەیوەندیەکانی نێوان ئەم لایەنانە لە پێناو ئەوەدا بوو کە بۆ هەوڵەکانی چارەسەرکردنی و قەیرانانی کە دێتە پێشەوە لە هەرێمی کوردستان. لە ئێستادا هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵی داراییدایە. هەمومان ئەزانین کە موچەی فەرمانبەران بە شێوەیەکی باش و لە سات و کاتی خۆیدا دابەش ناکرێت. زۆرێک لە سەکتەرە ژیاریەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە تا ڕادەیەک ئەمانەش لە گەشە سەردن پەشیان کەوتووە بەهۆی ئەو قەیرانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. قەیرانێکی دیکە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ڕێگنەکەوتنێتی لەگەڵ بەغدا کە ئێستا هەوڵەکان بۆ ئاراستەیە کە هەرێمی کوردستان کە وەفدێکی باڵای بە سەرۆکایەتی کاقوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک وەزیر و بەرپرسی باڵای هەرێمی کوردستان لە بەغدان ماوەی چەند ڕۆژێکە گفتوگۆی چڕوپڕیان کردووە و پەیوەندی و دیداری زۆر هیوا بەخشیان کردووە لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق و سێسەرۆکایەتیەکەی عێراق بۆ گەیشتن بۆی کە هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتنێک تاوەکو ئەو قەیرانەی کە هەیە قەیرانی ڕێگنەکەوتن و نەبوونی متمانە لە نێوان هەردوولادا تا ڕادەیەک بڕەوێتەوە و پەیوەندیەکان ئاسایی بێتەوە لە پێناو بەرژەوەندی بە تایبەتی هەرێمی کوردستان دوجار بەغدا. هەرێمی کوردستان لە ڕابردوو قەیرانێکی دیکە ڕووی تێکردبووەویش قەیرانی سنوورەکانمان بوو کە لێرە و لەوێ سنووری هەرێمی کوردستان دەبەزێنرا. هەروەها پەیوەندی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی پارچەکانی دیکە تا ڕادەیەک ئەمەش قەیران و ئاڵۆزی بەخۆیەوە دەبینی. لەشکرکێشی وڵاتانی بێگانە بە تایبەتی وڵاتی تورکیا بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان ئەمەش قەیرانێکی دیکە بوو کە لە هەرێم سەری هەڵدا بووە تا ئێستا ئەمەش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. لە ئێستاشدا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر و هەمویانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی بەردەوامدایە بۆەوەی کە خۆی بکە بە خاوەنی ئەو کێشانی کە هەیە بەشێک بێ لە چارەسەری ئەو قەیرانانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، هەروەها لە ڕووی پەیوەندی سیاسی و دیبلۆماسیەکان چ لەگەڵ بەغدا چ لەگەڵ وڵاتانی دۆست و دراوسێ لەگەڵ هەرێمی کوردستاندا. هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و لە نێواندا یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەتوانن فاکتەرێکی بەهێز بن بۆی کە ڕۆڵیان هەبێ لە چارەسەرکردنی ئەو قەیرانانی کە هەیە لە هەرێمی کوردستاندا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕزگار حاجی حەمەد دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. کاک ڕزگار ئەم کاتت باش سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما بوویتە میوانمان. ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێستا هەرێمی کوردستان تا ڕادەیەک ئەگەر لە ڕۆ سیاسیەکەی ئەمە ئێستا پرسیار لە جەنابەت بکەم و گفتوگۆکەمان بۆ ئاراستەیە بێت. خۆشبەختانە تا ڕادەیەک ینی بێمتمانی لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕێوەتەوە دوایەوەی کە چەند کۆبوونەوەیشی گرنگ لەسەر ئاستی باڵا لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی و گۆڕاندا ئەنجام درا. خوێندنەوەتان بۆ دۆخی سیاسی بەگشتی لە هەرێمی کوردستان و بەگشتی ژەناوچە جێناوەکان چۆنە؟ فەرموو. زۆر سپاس. دیارە ئەو بارودۆخی کە هاتۆتە پێشەوە دەرهاویشتەی کۆمەڵێک گرفت و کێشەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لەگەڵ حکوومەتی ناوەند حکوومەتی عێراقی ئیتیحادی. ئەوەی کە هەیە ئیستا لە هەرێمی کوردستان لە ئاستی باڵا کۆبوونەوەکان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و گۆڕان و ئەوانە کۆبوونەوەی بەردەوام هەبووە بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا لە ماوەی ڕابردوو بە چەندین جار بە چەندین وەفدی باڵا بە سەرپەرشتی هەواڵی هاوسەرۆک کاک شێخ لاهوور سەردانی بەغدا کراوە. لەوێش هەموو هەوڵەکان چڕ کراوەتەوە بۆ باشکردنی بارودۆخی خەڵک، بۆ بەدەستێنانی
و دابینکردنی موچە بۆ خەڵک ئەوەی کە کراوە لەوێ دیارە و بێمتمانەی کە لە ڕابردوو کراوە لەو ڕێکەوتانەی لە پێشوو حکوومەتتی هەرێمی کوردستان و حکوومەتتی عێراق چەند ڕێکەوتنێک کراوە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ماگانە 320 میلیار کاتی خۆی ڕەوانە کراوە لە بەرامبەر 250,000 بەرمیل قیمەتی 250,000 بەرمیل لە نەوت و نیوەی داهاتی ناوخۆ دیارە ئەم ڕێکەوتنە کرا و چەند مانگێک ئەو بودجەیە نێردراوە بۆ هەرێمی کوردستان و موچەش بە لێبڕینەوە دابش کراوە بەڵام پابندەبوونی حکوومەتتی هەرێم ئەوە یەکێک بووە لەو کێشە و گیر و گرفتانەی کە دروست بوو لە عێراق ئێستاش بارودۆخی عێراقیش لە ڕووی ئابوووریەوە بارودۆخەکەی باش نییە ئەوانیش ئیستاکە لە ڕێگەی قانونی ئیقتراس قەرزەوە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەنجیاندا و ڕێگەیان پێدا کە نزیکەی 7 بۆ 8 تریلیۆن قەرز بکەن واتە ئەوانش لە ڕووی داراییەوە بارودۆخیان باش نییە ئەگەر لە ڕابردوو هەوڵەکانیان چڕ کردوێتەوە یان پشتیوانێکیان کردبێ بۆ نردنی بودجە بەڵام لە ئێستادا لەو کۆبوونەوەی کە لە بەغدا کرا لە بەشێکی کۆبوونەوەکان من ئامادە بووم لەگەڵ ئەو وەفدە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیان ئیستاکە گۆڕانکاری بەسەر هاتووە هەموو لە ئەحزاب شیعیەکان تەنانەت سونەکانیش وتە ئەندام پەرلەمانەکان کە ئیستاکە لە پەرلەمانی عێراق لژنەی دارایی و کۆمەڵێک پەرلەمانتار بەهۆی ئەو خۆپیشاندان و کێشانەی کە لە باشووری عێراق و ناوەڕاستی عێراق ڕوویدا ئیستاوا بە ئاسانی ئەوە نییە بتوانن کە هەندێک داخوازی هەرێمی کوردستان ئەگەر پابندیش نەبن هاوکاریمان بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر یعنی چۆن دەڵێ لێبڕاوانە بە هەموو هەباڵان لە هەوڵەکانمان بۆ ئەوەیە تیمی حکوومەتتی هەرێمی کوردستان لە بەغدا سەرکەوتوو بێت ئەتوانم بڵێم دوا سەردانی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێک بوو بۆ توانەوەی ئەو بەستەڵەکەی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەبوو چەندین کۆبوونەوە لەگەڵ سائیرون لەگەڵ تەیاری حکمە لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمان لەگەڵ هەموو ئەو ئەندام پەرلەمانانی کە لە ناو سەرۆک کوتلەکان ئەوانە هەمووی بۆ ئەوە بوو کە ئەو دەرفەتە ڕێک بخرێت ئەو وەفدە باڵایی کە ئێستا حکوومەتتی هەرێم لە بەغایە بۆ ئەوەی هاوکار و هەماهەنگیان بین بۆ ئەوەی پشتیوانیان بین ئەو داخوازی و خواستی خەڵک کە لەوە خۆی ئەبینێتەوە لە دابینکردنی بودجە بۆ هەرێمی کوردستان و بۆ موچە هەوڵێکی ئەتوانم بڵێم هەوڵی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ ئەوەی پاڵپشتی تیمی حکوومەتتی هەرێمی کوردستان بکەین کە هەواڵکە قوبات و ئەو برادرانی لەگەڵیانە سەرکەوتوو بن بۆ خزمەتی خەڵکو و موچە خۆران. کاکزگاریان ئەمێ پرسیارە بکەم سەبارەت بەو بابەتی کە جەنابە دامەژت پێداوەتیش کە خستە سەر بە تایبەتی ینی ئەو جوڵە سیاسیەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەستی هاوسەرۆکانی ئەنجامێدا و لەسەر ئاستی تیمی باڵای حکومی و لەسەر ئاستی تیمی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارە هەمومان نەزانی کە مە هەموو هەر لە سەردەمانی سەرۆک مامجەلال و کاتێک کە لە بەغدا بوو پێگە و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلال و لە ئێستاشدا هاوسەرۆکانی یەکێتی و تیمی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی بۆ ڕەوانەوەی بەستەڵەکی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێم هەمیشە ینی لە ڕۆڵا بووە و لە هەوڵا بووە توانی ویشێتی تا ڕادەیەک ئەو بەستەڵەکە بتوێنێتەوە بەڵام منەمێ بە ڕاشکاوانە پرسیارە لە بەڕێز بکەم هەوڵە تاگلایەنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەنجامیشی هەبووە زۆر جار لەگەڵ بەغدا بەڵام لێرە و لەوێ توانج دراوە و گلەی کراوە و وها لێک دراوەتەوە کە دەبێ بەستیمی حکومی لەگەڵ بەغدا گفتوگۆ بکات خوێنەوەتان بۆ ئەمە چییە ئەمە دروستە یاخود نەخێر پێویستە لایەنە سیاسیەکانیش لە نێواندا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پێگە و ڕۆڵی هەیەی لە پێناو بەرژەوەندی هەرێم و هاوڵاتیاندا بەکاری بێنێ دیارە یعنی خۆتان نەزانن ئەو هەوڵانەی کە ئیستا دێتە پێشەوە بە تەنها تیمی حکوومەت ڕنگ بێک بۆ هەموو چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان ڕنگ بێ نەتواندرێت هەمووی بە تەنها لەوێ جێبەجێ بکرێت چونکە جوڵەی سیاسی پەیوەندی سیاسیەکانی کە لە ڕابردوو هەیە تەنانەت ئێمە لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی کە لە عێراقش لەگەڵیان دانیشتین هەمویان بەڕاستی پاڵپشتی و پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن و هەوڵەکانمان لەوێ چونکە یادی بەخێر جەنابی مامجەلال بەڕاستی لەوێ چۆن دەڵێ ئەرزیەکی زۆر باشی ڕێخستووە بۆ ئەو تیمانەی یاخود بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە زیاتر گوێمان لێ بگیرێ بەڵام ئەوەی کە ئیسا گرینگە ئەبوایە نەک هەر تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان
یاخود وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا بڕۆشتایە لەگەڵ لایەنە سیاسیەکان پارت و لایەنە سیاسیەکان سەرۆکی ئەحزابە سیاسیەکانی عێراقدا بنیشتایە بۆ ئەوەی پاڵپشتی و هەماهەنگی و پشتیوانی بۆ تیمی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکات. بەڕاستی ئەبوایە هەموو ئەو لایەنە سیاسیانی کە لە کوردستان هەیە لە نەتیجە بۆ کە دابینکردنی میزانیە بۆ قوتی خەڵکە بۆ موچەی خەڵکە بۆ ژیانی خەڵکە پێویست بوو تیمی باڵای پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان یاخود ڕێکخەری بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریش لە بەغدا بوونایە هەموو بە یەک تیم بە یەک وەفد لەوێ کار بکرایە بۆ پشتیوانی تیم و حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە بەڕاستی ئەرکی ئەو تیمەی هێستا لە بەغدایە ئەرکێکی زۆر قورسە. ئەرکەکەش لەوەدایە ئەو لایەنە سیاسیانەی عێراق کە ئیستا هەیە کە لە ڕابردوو ڕەنگ بێ هەندێک نەرمیان واندووە بەرامبەر ئێمە یاخود هەندێک هاوکار بوونە، بەڵام ئێمە لەم دانیشتانەی داهاتوو کە بەڕاستی لەو دانیشتانەی کە لە بەغا کرا زۆربەی زۆری لایەنە سیاسیەکان پێمانیان ڕاگەیان زۆر بەڕاشکاونەوەکیان لە ڕابردوو ئێمە نەرمیمان نواردووە بودجەمان ناردووە، بەڵام لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە. ئەوەی ئێستاش کە هەیە ئەو قانونی ئیقترازەکە کە ڕۆی بەبێ تەوافق بەبێ ئەوەی کوردەنگی لەسەر بدات کە بەڕاستی من ناڵێم شتێکی باش بوو خراپ بوو، بەڵام لەناو ئەوەش مەجالێکی تێ هەیە کە بۆ ئەوەی تیمی حکوومەتی هەرێم کاری لەسەر بکات. بەڵام شەقامی شیعی لە عێراق لە باشوور و ناوەڕاست خەڵکەکەی بە گشتی و پەرلەمانتارەکان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بەڕاشکاوانە پێمانیان و جارێکی کە ئێمە هیچ بڕەپارەیەک هیچ بودجەیەک نانێرین بۆ هەرێمی کوردستان ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵیان ئەنجام ئەدرێت قیمەت داهاتی نەوتەکە و نیوەی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕەوانە نەکرێت. لەبەرەوەی ئێمەش لە خەیرانێکی دارایی قوڵین، خەڵک ڕۆژانە خۆپیشاندانی کردووە لە باشوور پەلەمارمانی داوە لە 1993 میزانی عێراق لەسەر نەوتی بەسرایە ناکرێ ئێمە لەسەر میزانی بەسرا بودجە بنێرین بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش ئەو نەوتەی کە لە بەردەستێتی بیفرۆشێت و هیچ بڕێک بەپێ ئەو اتفاقی کە کراوە بۆ ئێمەی ڕەوانە بکات. بۆیە گرنگە هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی کە ڕۆژانە ڕنگ بێت لە کۆمەڵێک وتار و قسە و لە ئەکاونت و لە تۆڕە کۆمەڵاتیەکان قسە بکەن لەسەر خەڵک لەسەر موچەی خەڵک لەسەر ژیانی خەڵک یاخود بەشێکیان لە پەرلەمانتارەکانی کوردستانیش بە نەفەسی با بڵێن بە حسابی خۆیان دێن پشتیوانی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و موچەخۆران دەکەن مەفروزە ئەو قسانی کە لێرە ئەکرێت بە هەمومان بە یەکدەنگ بە یەکدەست هەموو کاربوو چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بووە لە وەفدی باڵای سیاسی بە سەرۆکایەتی هەواڵانی هاوسەرۆک و بەسەر وەفدی ئەندامانی مەکتەبی سیاسی و تیمی حکوومەت کە بەشێکی زۆری تەنانەت سەرۆکی تیمەکەش برای بەڕێز و خۆشەویستمان کاقوبات بووە. ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە میزانیە بۆ کوردستان بێت ژیانی خەڵکی پێ باش بکرێت، بەڵام لایەنە سیاسیەکانی تریش ناکرێت لە کوردستان لە ئەکاونت و تۆڕە کۆمەڵاتیەکان یاخود باز لە خۆپێشاندان بکەن، بەڵام نێن لەو شوێنەی کە گرنگە لەو شوێنەی کە پێویستە دەنگیان هەبێ ڕەنگیان هەبێ قسە بکەن ئەلێوێدا کۆچی لە مافی خەڵک بکەن، ئەلێوێدا کۆچی لە موچەخۆرانی کوردستان بکەن. خەڵکی کوردستان و موچەخۆرانی کوردستان بەڕاستی حەقیانە پێویستە هەموو لایەک هاوکاریان بین هەماهەنگیان بین هەمووشمان پاڵپشتیان بین. پشتیوانی تیمی حکوومەتیش پێویست دەکات ئێمە ئاشبوونەوەیەکی باش لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی عێراق بکرێت، چونکە تا ئەو لەحزەی ئێمە قسە دەکەین هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، ئێمە پێویستیمان ئێستا بە هاوکاری پشتیوانی و میزانی کاگزارێتی توانیوێتی ئەو زەمینە سازیە بکە بۆ ئاشتەوایی کار بکەین و پشتیوانی ئەو تیمە بی. یەکێتی توانیوێتی ئەو زەمینە سازیە بکە بە تایبەتی لە ئێستا بۆ ئاشتەواییە لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بە تایبەتی ماڵی شیعی. جۆ لێمە کاگزگار کارزگارەکە جۆت لە منە ئەمە ینی بپرسم ینی یەشێتی توانێتی لە ئێستادا و زەمینە سازیە بکە. بەڵێ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو وەفدەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لێوێ بوو کۆبوونەوەی چڕوپڕ لەگەڵ سەرجەم سەرۆکی ئەحزابەکانی عێراق لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ لیژنەی دارایی عێراق هەموو پەرلەمانتارەکانی
و لەگەڵ بەشێکی باش لە ئەحزابە سیاسیەکان و لەگەڵ بەشێک لە خەڵکانی پسپۆر و شارەزا لە وەزارەتی دارایی هەموو هەوڵەکان بۆ ئەوە بوو کە ئەوەی لێکەوتەوە کە ئەو وەفدەی ئیستایی هەرێمی کوردستان لە ئەوەیە کە لە بەغایە ئەتوانم بڵێم نەرمی و پشتیوانیەکی شەیە، بەڵام ئەوەی کە گرفت و ئاستەنگێکی گەورەیە لە بەردەم ئەو تیمەی کە ئیستا هەمانە لە بەغداد دوای ئەوەی ئەو قانونە تێپەڕی قانونی ئیختیرازەکە کە مادەیەکی تیابوو یەکێک لە مادەکان مادەی حوتە کە 2 تریلیۆن و کەسر لە پێی ئەوە بنێردرێت لە بەرامبەر ئەوە نەوتەکەی قیمەتی نەوتی هەرێمی کوردستان تەسلیمی سۆمۆ بکرێت، بەڵام بەهۆی ماوە کورتیەکەی کە خۆتان ئەزانن ئیستاکەوە لە کۆتایی ساڵین، یعنی ئێمە چەند ڕۆژێکی ماوە بۆ ساڵی 21 ڕەنگ بێ هەوڵێکی چڕوپڕ هەیە کە هەرچۆنێک بێ میزانیەک یاخود میزانیەک یاخود ئەگەر بۆ مانگێک یا 2 مانگیش بێت دابین بکرێت، بەڵام ئەو هەوڵانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی هەم ئەم کۆبوونەوەی تیمی حکوومەتی لێکەوتەوە هەمیش پاڵپشتێکی ترە، چونکە لە چەند ڕۆژی ڕابردوو موازنەی عێراقیش ئەکرێتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و تاوتوێ ئەکرێت بۆ ساڵی 21 ئەویان بەڕاستی میزانیە بۆ ساڵی 21 بەگشتیە، ینی بۆ هەموویەتی بن پێم وایە بۆ ئەو وەفدەیەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم بڵێم ساحەی سیاسی عێراقی ئاوەڵا کردیەوە بەڕووی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتواندرێ ئەوانش بە ڕاشکاوانە داخوازی خواستەکانی خۆیان ئەو تیمە هونەریەی کە لەگەڵیانە دابنیشن. ئەوە چەندین کۆبوونەوەی زۆر باش کراوە لەگەڵ وەزارەتی مالی عێراق لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆژ تیمی حکوومەتی هەرێم لە ناو پەرلەمانی عێراق لە هۆڵی دەستوری بوون، چۆن لەوێ باسی داخوازی خواست و ئامادەکاریەکانی خۆیان کردو، ئامادەیەکانی خۆیان کردو بۆ ئەوەی ئەوان ڕازین بەو قانونی کە تێپەڕیەوە بۆ ئەو میزانیان بۆ دابین بکرێت، بەڵام موازنەی 2021 لەوەش مهمترە، چونکە موازنەی 1 ساڵ بە کاملیە ئەبێ هەم تیمی حکوومەت هەم وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هەمویان بەیەکەوە و ئێمەش ئامادەین، یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی لەسەر هێڵە پشتیوان و هاوکار دەبێت ئەو زمینەی کە ئێستا خۆشکراوە هەوا برادرانمان لەوێن پێویستیش بکات، ئێمە وەفدی تر و تیمی تریش ئەنێردرێت و بۆ ئەوەی بتوانین باشتر ڕێکەوتنەکان چارەسەر بکرێت. بەڵێ کاک ڕزگار، ئەمە هەوڵ و بەرەنجامەکانی سەردانی ینی هاوسەرۆکی یەکێتی بەڕێزدا و شێخجەنگی بۆ بەغدا منەبێت لەسەر ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانی، بەڵام دواتر پرسیارمە بێت لەسەر ینی بەغدا بە دیاریکراوی لەسەر هەندێک مەلەفی دیکە، بەڵام ئەمە بێمەوە بۆ هەرێمی کوردستان و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکان و بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی هاوسەرۆک باڤڵتاڵەبانیمان بینی لە کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان، چونکە هەمیشە لە ناو هەرێمی کوردستان زۆرێک لە لایەنەکان و خەڵکیش داواکەن کە کۆدەنگی هەبێت و یەکریزی نیشتیمانی پارێزرێت بۆ ئێمە بتوانین کە بە یەکریزی نیشتیمانی و بە کۆدەنگی ئەو قەیرانانی کە هاتوۆتە پێشەوە چ لە هەرێم بێت چ لە بەغدا چ لە ناوچەکە کە ڕوبەڕوومانە بێتەوە ئێمە بتوانین بەسەریدا زاڵ بین. ڕۆڵی یەکێتی و هاوسەرۆکانی یەکێتی چی بووە لە هەرێمی کوردستانەوە تا چەند کاریگەر بوون بۆی کە بتوانن ئیجماعیشی نیشتیمانی دروست بکەن و ئەمە بێتە پاڵپشتیەک بۆ سەرجەم ئەو قەیرانانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە بەسەریدا زاڵ بین ئێمە لە هەرێم. زۆر سپاس. وڵا دیارە خۆتان ئاگادارن یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵانی هاوسەرۆک و برادرانی مەکتەبی سیاسیش دیارە ئەرک و ڕۆڵەکان دابەش کراوە بەسەر هەردوو هەواڵی هاوسەرۆک، هەواڵی کاک شێخ لاهوور لە بەغدا و پەیوەندیەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ حکوومەتی عێراق، ئەوانە هەموو بۆ پاڵپشتی هەرێمی کوردستان و خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. لە پاڵ ئەوەشدا هەواڵ باڤڵتاڵەبانی خۆی ئەویش ڕۆڵی سەرەکی گێڕاوە لە کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان لەوانەی ئۆپۆزیسیۆنن ئەوانەی لە ناو حکوومەتن بەو ئاراستەی کە ئێمە بتوانین یەکریزی لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان دروست بکەین. دیارە ئێمە تا یەکریز بین تا بەیەکەوە کار بکەین تا پشتیوانی یەک بین، هەم لە ناو هەرێمی کوردستان زیاتر ئەتوانین خزمەت بکەین، هەم لەسەر ئاستی عێراقی زیاتر گوێمان لێ ئەگیرێت. ئێمە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوو و لە ئایندەش ئەوەیە کە ئێمە بتوانین هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی لە دەسەڵاتن و ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنن هەمومان بەیەکەوە کار بکەین
بۆ ئایندەیەکی گەشت بۆ ئەوەی ژیانێکی باش بۆ خەڵکەکە دابین بکرێت و بە هەمووشمان ئەبێ بەڕاستی فشار بکەین لەسەر هەم لەسەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەو مستحقات و موازنە و ئەوانەی کە چۆن دەڵێ بەرکەوتەی حکوومەتی هەرێمی کوردستانە هەوڵ بدرێت بۆیان دابین بکرێت و لە پاڵ ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان هەر ڕێکەوتنێک و ئیتیفاقیەک بکرێت لەگەڵ عێراق ئەبێ پابند بێت چونکە ناکرێ ئێمە خەڵکی خۆمان هاوڵاتیانی خۆمان موچەرخۆرانی خۆمان بەڕاستی لەم قەیرانە دارایی کە هەیە لە عێراق هەیە و لە هەرێمی کوردستانیش هەیە ئێمە وا بکەین کە تووشی بارودۆخێکی ناخۆش و خراپ بن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو لایەن و هەموو حیزبە سیاسیەکان هەموو لایەنە سیاسیەکان کۆبوونەوەی کردووە دانیشتن کراوە بەرنامە دابین کراوە لە زۆر ڕووەوە نەک هەر تەنها لەسەر ڕێکەوتنی میزانیە لە عێراق و ئەوانە تەنانەت لەسەر باشکردنی ژیانی خەڵک لەسەر لامەرکەزی ئیداری و مالی بۆ پارێزگاکان بۆ زیاتر کار ئاسانیکردن بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ڕۆتین لە دەوای فەرمانگەکانی حکوومەتوانە کەم بکرێتەوە بۆ ئەوەی شارەکانی کوردستان هەر لە دوهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە هەموو پارێزگایانش کە لە ڕێگای پرۆژەیەکی لامەرکەزی ئیداری و ماری بتواندرێ خزمەتی زیاتر ئاوەدانکردنەوەی زیاتر بایەخدانی زیاتر بە پارێزگاکان بکرێت ئەو داهات و میزانی کە لە پارێزگاکان هەیە زیاتر کاری لەسەر بکرێت بۆ خزمەتی پارێزگاکان بێت بۆ هەروەها ڕۆتین و زیاتر هیلاک نەکردنی هاوڵاتیان و ئەوانە بەو دەسەڵاتە مەرکەزی کە لە ڕابردوو هەبووە پێمانوا بۆ گرفتێک بووە بۆ یەکێتی بە نیشتیمانی کوردستان کۆمەڵێک بەرنامە و پرۆژەی زۆر ئەتوانم بڵێم سەردەمیانەی هەیە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو حیزبانێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتە بەتەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو بەرنامەکان جێبەجێ ناکرێت پێویست دەکات هەموو لایەنە سیاسیەکانی تر هەمووی بەیەکەوە کار بکەین یەک ریزی خۆمان ڕێک بخەینەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەت بە و ناوچەیە بکەین و بارودۆخی هەرێمی کوردستانیش خۆتان ئاگادارن کۆمەڵێک دەستێوەردان و کۆمەڵێک چێشمە و گیر و گرفتی تێ هەیە یەکگرتن و یەک ریزی هەموو لایەنە سیاسەکان هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاتر هەرێمەکەمان تۆکماکە کاکزگار ئەو بەتەنگەوە هاتنە بینن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە لایەنەکانی دیکە هەرێمی کوردستان بۆی کە ئەم قەیرانە قورسانی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە دەرچەیەکی سیاسی یاسایی دارایی بۆ بدۆزرێتەوە یعنی هەموو پەرۆشن لایەنەکانی دیکەش ئەوە بینن ئێوە دیارە سەبارەت بۆ کۆبوونەوانی لە ڕابردوو کراوە بە تەکید لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی کە لە کوردستان هەیە ئەوانەی ئۆپۆزیسیۆنن ئەوانشی لە حکوومەتن بە تەکید یعنی خۆ ئەگەر ملاحەزە بکەی لە هەموو دانیشتن و ڕاگەیاندن و با بڵێن ڕایەکانی لایەنەکان قسەیان هەیە بۆ پشتیوانیشن بۆ ئەوەی ئەوانش بۆ خزمەتکردنی خەڵکو و ئەوانە بەڵێ لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ لەسەر ئەو پرۆژە تازانی کە دێتە پێشەوە بۆ ڕێخستنەوەی هەرێمی کوردستان لەسەر لامەرکەزی ئیداری مالی لەسەر دابینکردی بودجە و میزانیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم پاڵپشت و پشتیوانێکی باش دەبن بەڵام هێشتا پێویستی بە زمینی سازی باشتر هەیە بە تایبەتی هەمووی بەیەکەوە چونکە گرفت و کێشە و گرفت لە ڕابردوو هەبووە بێمتمانەی ئەوەی کە لە من لە پێش و باسم کرد لە نێوان حکوومەتی اتحادی عێراق و هەرێمی کوردستان ئەگەر لەوێ بێمتمانەی هەبوێت بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش لە نێوان حیزب و پارتە سیاسیەکان بێمتمانەی هەبووە پێویست دەکات بە تایبەتی ئەو حیزبە با بڵێن ئەو حیزبە باڵادەستانەی کە لە حکوومەتن ئەوان زیاتر متمانە بدەن بە لایەنە سیاسیەکانی تر بۆ حیزبانەی کە لە ئۆپۆزیسیۆنن هەمویان بەشداریان پێ بکرێت لە دەسەڵات بۆ ئەوەی هەموو بەیەکەوە کار بکرێت بەیەکەوەدا کۆچی لە داخوازیەکانی خەڵک بکرێت تا ئێمە هەمومان کۆک بین تا هەمومان بەیەکەوە بەرنامە و پرۆژەمان هەبێت تا هەمومان بەیەکەوە ڕاو سەرنج و تێبینی کۆمەڵانی خەڵکی کوردستان وەربگرین تا هەمومان بەیەکەوە هەموو حیزب و سیاسیەکان پرۆژەی باشمان هەبێت شەفاف بین لە شەفافیت هەبێت چاکسازی بکرێت لە هەموو ئەو شوێنانەی کە خەڵک گەندەڵی تێدایە دیارە بە تەکید هەرێمەکەمان باشتر دەبێت دڵنیاشم هەموو ئەو حیزبە سیاسیانەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە کراوە هەمویان ئامادەیان دەربڕیوە بۆ باشکردنی گوزەرانی خەڵک بۆ ڕێخستنەوەی
حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نەهێشتنی گەندەڵی بۆ چاکسازی بۆ شەفافیت بۆ ئەوەی بەڕاستی خەڵک بە شەفافیت بزانێ هەر لە هەرێمەکەی چی ئەگوزارێت داهاتی چییە ئەگەرنەتی بۆ ئەوانە هەمووی پێویستی بەکات هەیە بەڵام دەتوانم بڵێم نیەتی باشەیە لە نێوان هەردوو پێتان وایانی کاگە ڕزگارۆ کۆندامیشی مەکتەبی سیاسیەشێتی ئەگەر بۆ نمونە هەر لایەنێک لە حکوومەتا بێت نابێت ینی ئەوەی کە زۆرێک لە موچەخۆران یا فەرمانبەران یاخود هاوڵاتیانی یاسایی داوایەکەن کە ژیانیان بە خۆشی بگوزارێ لە هەرێمی کوردستانە بە هەمان شێوە ئەو لایەنی کە لە حکوومەتە دیفاعیش بکات لە داو داخوازیەکانی ئەوان ئەو لایەنە سیاسیانەی کە لە حکوومەتن دیارە متمانەی خەڵکیان وەرگرتووە لەگەڵ ئەوانشی کە لە ئۆپۆزیسیۆنش بەشێکیان لە ناو پەرلەمانی کوردستان چۆن دەڵێ ئەندام پەرلەمانیان هەیە بە تاکید ئەوانەی کە زۆرترین کورسیان هەیە دیارە دەنجی خەڵکیان زیاتر بدەێناوە ئەبێ زیاتر خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کەن مەسئولیەتە گەورەکەش لە ئەستۆی ئەوانە و بەڕاستی ئەو بارودۆخەی کە لە هاتە پێشەوە ئەگەر بارودۆخەکە نەخراپیش بوو بێت یاخود کۆمەڵێک شتی نەخوازراوی شاتێتە پێشەوە بە هەمان شێوە چۆن لەلایەنە ئیجابیەکەی و باشەکەی ئەرکەکە لە ئەستۆی حیزبەکانی دەسەڵاتەوە ئەوانشی کە زۆرترین کورسیانەیە بە هەمان شێوە لایەنە سلبیەکەشی لە ئەستۆی ئەوانە بۆیە ئەبێت ئیستاکە بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستان بۆت با چارەسەرکردنی دۆخی میزانیە و موچە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەرچی سەرەکی لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە لە بەهۆی ئەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی هەرێمی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستانە چەندین وزارەت لە بەردەستی ئەوانە بۆیە ئەکرێت ئەوان بە پشتیوانی هەموو لایەنە سیاسەکان بە دڵنیایەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی لە هەر هەنگاوێک دەنین بۆ هەرێمی کوردستان پاڵپشتیان دەکەین بۆ باشکردنی ژیانی خەڵک بۆ دابینکردنی موچە بۆ شەفافیت بۆ لامەرکەزی ئیداری و مالی هەر هەنگاوێک حکوومەتی هەرێمی کوردستان بینێت بەو ئاراستەیە دڵنیاتان دەکەمەوە نەکەریشێتی نیشتیمانی کوردستان تەنانەت ئەو حیزبانەی کە لە ئۆپۆزیسیۆنیشن هاوکار دەبن چونکە لە نەتیجە هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە هەیە کۆمەڵێک بەرنامە و پرۆژیان هەبووە لە کاتی هەڵبژارنەکان کۆمەڵێک بەڵێنیانداوە بە خەڵکی کوردستان ئێستا کاتی ئەوەیە بەڵێنەکانیان جێبەجێکەن کاتی ئەوەیە ژیانیان باشکەن ئەو هەنگاوانش بەوە ئەکرێت ئیستاکە تیمێکی باش تیمێکی هاوبەشی هەموو لایەنەسی پێک بێت لە هەموو لایەنە سیاسیەکان لە برادرانی کۆمەڵی ئیسلامی لە یەکگرتووی ئیسلامی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان نەوەی نوێ پارتی دیموکراتیان هەموو بە یەکەوە تیمێکی هاوبەش بە یەکگرتووی لە کوردستان کۆبوونەوەی هاوبەش بکەن و بە هەمان شێوەش بە یەک بەرنامە بڕۆن بۆ بەغدا بە نیەتی چارەسەرکردنی بارودۆخی هەرێمی کوردستان کە لیستا لە قەیرانێکدایە و خەڵکەکانی خۆشمان هاوڵاتیانی خۆمان موچەرخۆرانی خۆمان زەریبەی ئەوە دەن ئەو وەزعی کە ئێستاشەیە بەڕاستی چیتر خەڵک لەوە زیاتر تەحمل ناکا پێویست دەکا هەموو ئەو لایەنە سیاسیانەیە هەیە بە نەفەسێکی باشتر بە ڕۆحێکی فراوانتر ئەرکەکان بەرنامەکان یەک بخرێ پرۆژەکان یەک بخرێ هەنگاوەکان چی لە کوردستان چی لە بەغا چی لە حتا بۆ هەوڵە وڵاتانی ئیقلیم و ئەوانە بۆ ئەوەی کوردستان لەو ئەزمەی کە هەیە تێبپەڕێن کاگێ ڕزگاریانی قەیرانێکی دیکە یاخود مەسلەیەشی دیکەی گرنگ کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە زۆر جار لەسەر ئاستی باڵای لایەنە سیاسەکان باسی لێوە کراوە یعنی ئەو مەترسیانەیە کە ڕوبەڕووی قەواری هەرێمی کوردستانە بێتەوە چ لە ناوخۆ لە لایەن عێراقەوە چ لە دەرەوە لەلایەن هەندێک لە وڵاتانەوە کە ئەگەر بە لەشکرکێشی بێ یاخود تەداخلات بێت لە کاروباری هەرێمی کوردستان هەڵوێستی لایەنەکان و پشتیوانی لایەنەکان و بە دیاریکراوێشێتی نیشتیمانی کوردستان لەم ڕۆ چۆن بووە و چۆن توانیوێتی هەوڵە دیبلۆماسیەکانی خۆی لەم ڕۆ بخاتە گەڕ لەگەڵ لایەنەکانی دیکە بۆی ڕوبەڕووی ئەم قەیرانش بێتەوە هاوشان کە قورسایی دروست نەکات لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو قەیرانی دارایی و موچە و بودجە و یاخود چاکسازی و کۆمەڵە لایەنی دیکە دیچێتی نیشتیمانی کوردستان دیارە خۆتان زانن لەو بار و دۆخەی کە لە ڕابردوو ڕنگ بێ هەندێک باڵێن تەدەخل یاخود لە ناو هەرێمی کوردستان کراوە کۆمەڵێک با بڵێن دەوڵەتی دەرەکی هێزیان هێناوە لە هەندێک شوێن هێزەکان با بڵێن جێگا و شوێنی بۆ کراوەتەوە
خۆی لە خۆیدا هەرێمی کوردستان خۆتان نەزانن هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق. عێراق خاوەنی سیادەی خۆیەتی. من نەک هەر پێم وایە حکوومەتی عێراق، سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق، پەرلەمانی عێراق، هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە بەغا هەیە بە دڵنیاییەوە ڕێگە نادەن هیچ دەوڵەتێکی دەرەکی هەروەکو چۆن عێراق تەدەخل لە سیادەی هیچ وڵاتێکی دەوروبەر و جیرانی خۆی ناکات، بە هەمان شێوەش ڕێگە نادات وڵاتێکی تر بێت چۆن بێت تەدەخل لە ناو خاچی وڵات عێراق بکات. بە هەمان شێوەش هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە، چونکە ئێمە هەرێمی کوردستان بەشێکە هەرێمێکە بە پێی دەستور دامەزراوە، کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنجیان پێداوە. ئێمە لەگەڵ ئەوەنین سەروەری خاچی هیچ وڵاتێک پێشێل بکرێ، هیچ وڵاتێک هیچ کێشە و گیر و گرفتێک لەلایەن هیچ پارتولایەنێکی سیاسی بەرامبەر هیچ وڵاتێکی دەوروبەر ئەنجام بدرێت. بە هەمان شێوەش ئێمە هەوڵەکانمان بۆ ئەوەیە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکرێنە ئامان چی جۆرە تەدەخل و دەستێوەردانێک لەلایەن هیچ وڵاتێکی دەوروبەرەوە نەکرێت، چونکە ئێمە هەرێمی کوردستان بەشێکی دانەبڕاوە لە عێراق، بۆیە هەر تەدەخولێک لەسەر خاکی هەرێمی کوردستان تەدەخولە لەسەر سیادەی عێراق. خۆتانش ئاگادارن بەرنامەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە سەفەرەیدا بۆ تورکیا ڕەنگ بێ یەکێک لەو مەلەفانەی کە هەیە ڕەنگ بێ لەسەر ئەو بابەتانە بێت کە لە هەرێمی کوردستان و ئەو ناوچەیە ئەگوزارێت. بەڵێ لەسەر ئەو گرژانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ نمونە لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دروست بوو، چکە بەڕاستی ئێمە زین هەرێمی کوردستان کۆمەڵێک قەیرانی زۆر جیرۆدەیەتی و ئێستادا ئەگەر قەیرانی دیکەشی بۆ دروستکرێت وەکو خۆتان ئاماژەتان پێدار، ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم لایەنە سیاسیەکانیش ناتوان بای سەرشانیان قورسکەن کۆمەڵێک قەیرانی دیکە بێتە سەری. ینی هەوڵەکان بە چه ئاراستەیە کە لەو ڕۆوە ئەتوانرێت چی بکرێ بەڕاستی لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان ئەو لە نێوان داعشێتی نیشتیمانی کوردستان؟ وڵا ئەو بابەتانی کە لەم چەند ڕۆژی ڕابردوو ڕوویداوە لە ناو ئەو چەند پێکدادانێک لە نێوان لە هەرێمی کوردستان و لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان کراوە، بەڵام بەڕاستی ئەوە کارێکی زۆر باش نییە. هەرێمی کوردستان بە قەیرانێکی خراپ تێپەڕیەوە، باردۆخی خەڵک خراپە. ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە لەگەڵ بەغدا و لەگەڵ هەموو ئەو دەسەڵاتانەی کە هەوڵەکانی خۆمان ڕێک بخینەوە بۆی چارەسەری کێشەکان کەین. بەڕاستی کاتی ئەوە نییە ئیستاکە هیچ پارت و لایەنێکی سیاسی کوردی بەڕاستی هەوڵ بدات کێشە و گیر و گرفت بۆ هەرێمی کوردستان دروست بکات، یاخود بۆ هەر لایەنێکی سیاسی هەوڵ بدرێت هەموو لایەنەکان دان بە خۆیان بگرن، کێشە نەنێنەوە، دوور بکەونەوە لە تند و تیژی و بەیەکدادان و ئەوانە. لە نەتیجە هەرێمی کوردستان هەرێمی ئەو خەڵکەی کە تێی دێژێ هەمووی کووردە، هیچ کەسێکی تێ نییە کە دوژمنی هیچ کوردی هیچ پارتیەکی کوردستان بێت. بۆیە ئەکرێت لە پارتی کرێکارانی کوردستانیش ڕێز لە سەروەری یاسا ڕێز لە هەرێمی کوردستان بگرن، هەوڵ بدەن ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیە بە لێک تێگەیشتن بە تەفاهم لەوە زیاتر هەرێمی کوردستان تووشی قەیرانی زیاتر نەبێت، چونکە پێم وایە هیچ تەنانەت وڵاتەکانی دەوروبەریش هەموو وڵاتە زلهێزەکانیش ئاگاداری بارودۆخی ناو هەرێمی کوردستانن. ئێمە لەگەڵ ئەوە نین بەڕاستی هیچ کێشە و گیر و گرفتێک هەبێت، هیچ بەیەکدادانێک هەبێت. هەرێمەکەمان دەمانەوێت چۆن دەڵێ پارێزرا بێت، دوور بێت لە هەموو کێشە و گیر و گرفتێک. داواش دەکەین لە هەموو لایەنە سیاسیەکان دوور بکەونەوە لە تند و تیژی و نانەوەی کێشە و گیر و گرفت بۆ کوردستان. کاک ڕزگاری چێشی دیکە لە دۆسێ گرنگەکان کە لە ڕابردوودا ینی ئەمەش قەیرانێکی دیکە بوو کە هەرێمی کوردستان نەی ئەتوانی بە تایبەتی لەگەڵ مەلەفەکانی دیکە لەگەڵ بەغدا یەکلای بکاتەوە. ینی بەڕاستی کە ئێستا ژەبینین کێشە و ینی ململانی زۆر هەیە لەسەر بە تایبەتی ناوچە کێشە لەسەرەکان و مادی 140. ئێمە ڕۆژانە بینین کە بە دیاریکراوی لە کەرکووک ینی هاوڵاتیانی کورد و جوتیارانی کورد زەویزارەکانیان داژیر ئەکرێت، زوڵمیان لێکرێت، غەدریان لێکرێت و هێرشەکرێتە سەریان. ینی دوور نەڕووین گوندی پەلکانە ینی کە بە نمونە بێنینەوە. ئێمە لەم ڕۆوە ینی بەغدا تا ڕادەیەک توانی لە ماوەکانی ڕابردوو بەهۆی مەلەفی داراییەوە یاخود نەناردنی بودجە ئەم کێشە گەورەیە و ئەم مەلەفە گرنگە لەبیر کورد بەرێتەوە.
ئەمە لەفە لە بیر چۆتەوە یاخود هەوڵەکانی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەو ئاراستەیەوە لە نێوی شاندایەتیی نیشتیمانی کوردستان کە هەمیشە پێداگر بن لەسەر پاراستنی مافی خەڵک لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. وڵا دیارە ئێمە هەر من پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیە مەسەلەی نە میزانیە و نە مەسەلەی ئەو کێشەی گرفتە دارایی وای لێ بکات کە بەشێکی گرنگی کوردستان کە خۆی دەبینێتەوە لە کەرکووک و خانەقین و ناوچەکانی تریش لەبیری بچێتەوە. ئێمە لە ئەم سەردانەی چەند ڕۆژی ڕابردوو کە لەگەڵ ئەو وەفدەی هەواڵی هاوسەر کاگلاهور لە بەغدا بووین، یەکێک لە بابەتە ئەساسیەکان و یەکێک لە کۆبوونەوە هەرە گرنگەکان لەسەر کەرکووک و سەرگەڕان و پەڵکانە و ئەوانە بوو. کۆبوونەوەی زۆر باش کرا لەگەڵ هەندێک لایەنی سیاسی، لەگەڵ هەندێک چۆن دەڵێ حکوومەتی عێراق لەسەر ئەو بابەتە. ئیستا هەوڵەکان ئەتوانن برن هەوڵەکان لەلایەن چەند بەڕێزێکەوە دەستی پێکراوە. یەکێک لەوانە وەزیری عەدل کە ئێستا کاری لەسەر کردووە کە ئێستا پرۆژێک ئامادەیە لە ئەنجومەنی وەزیران کە کاری لەسەر بکرێ و کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەو عەرەبە هاوردانەی کە لە ڕابردوو بە ناحەق بە کۆمەڵێک یاسایی کە لە سەردەمی ڕژێمی پێشوو داڕێژرا بوو ئەو ئەرزانە دراوە بەوان لە کاتێکدا ئەوانە ئەرزی خاوەنی ڕاستەقینەیان خەڵکی کووردە لەو سنوورانە لە چەند هێزێکیش کە لەوێ بە ئەو خەڵکانەیە ویستویان بەهێز بیان گەڕێنەوە بۆ ئەوێ ئێمە لە کۆبوونەوەی زۆر گرنگ لەوانە لەگەڵ بەڕێز هادی عامری دانیشتین بە ڕاشکاویش پێمان وتمان ئەو شوێنە ئەو مەنتیقانە سنووری کوردستانە ئەو خەڵکەی لەوێ کە کووردە ئەو مڵکانە کە لە پێشوو لە ڕابردوو عەرەبی هاوردە بوون و لە سەردەمی ڕژێمی پێشوو ئەو ئەرزانیان داگیر کردووە. ئەوانە هەمویان خاوەنی سەنەد تەملیک و تاپۆی ڕەشی خۆیانن، ناکرێت هیچ هێزێک ئەکرێت و نەقبولیشی ئەەکەین وەک یەکێتی نیشتیمانی کوردستان پەلەمار بدرێت و ئەوانە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا لە ڕێگەی پرۆژەیەکی یاساییەوە کە کۆمەڵێک هەم لیژنەی بۆ پێکاتوە هەمیش لە وەزیری عەدلی عێراق کە ئیستا ئەتوانم بڵێم کاری لەسەر دەکات و ئەوانە بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ئەو هەنگاوانە بنێن و ئەو ئەرزانی کە هی خەڵکی ڕەسەنی ئەو مەنتیقەیە و کە کوردن ئەرزەکان بگەڕێتەوە ئەو یاسایش هەڵبوەشێندرێتەوە کە لە پێشوو کە سوودیان وەرەگرت ئەو عەرەبە هاوردانە لە دادگا و پشتیان بەستە بوو بەو یاسای ڕابردوو ئەو قانونانی کە لە ڕابردوو کە قانونی ئەتوانم برێم هی ڕژێمی پێشووە. ئێمە لەسەر ئەوانە کارمان کردووە تەنانەت لەسەر کۆمەڵێک بابەتی تریش کە لە خانەقین و هەندێک هێزی ناڕێک و ئەوانە لێوە بوونا. ئێمە لەگەڵ ئەوانە قسەمان کردووە هەنگاوی باششراوە و هەوڵەکانیشمان زیاتر دەبێت تاوەکو سەرجەم ئەو بە فەرمی ئەو قانونە تازانەی کە لە پێشوە قارارانەی لە پێشوو لە ڕابردوو دراوە لەسەر ئەو ئەرزانە و قەرارانە هەڵبوەشێندرێتەوە و مولکێتی ئەرزەکەش بگرێتەوە بۆ خەڵکە ڕەسەنەکەی خۆی. کارزگار لەسەر مەسلەی ینی دۆستەکانمان و هاوپەیمانەکانمان ئێمە هەموو زانین کە هەرێمی کوردستان لە ڕابردووە لە ئێستاشدا کۆمەڵێک وڵات و کۆمەڵێک زلهێز ینی دۆست و هاوپەیمانمان ئەگەر لەسەر ئاستی ئابووری بێت لەسەر ئاستی سیاسی بێت یاخود لەسەر ئاستی دیبلۆماسی بێت. ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانمان پەیوەندی دیبلۆماسیەکانیان ئەتوانن چۆن بەکاربێنن بۆی کە ئێمە بتوانین سوود ببینین لە دۆستەکانمان لە بڕیارەکانی ئەوان بۆ چارەسەرکردنی و قەیرانانی کە بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان هەیە و بتوانین ئەوانیش بێنینە ناو ئەو مەسەلانەوە پاڵپشتمان بن و ڕێگامان پێشان بدەن بەڕاستی. سەبارەت بە هەوڵە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان زۆر گرنگە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لە پارت و لایەنە سیاسیەکانی کە هەیە ئێمە سوود ببینین بەڕاستی و بشتوانین بە شێوەیەکی زۆر گونجاو بە شێوەیەکی دیبلۆماسیانە لەگەڵ هەموو ئەو وڵاتە زلهێزانی کە ئیستاکە ڕۆڵیان هەیە لە مەنتیقەکە پەیوەندیەکانمان باش بێت، پەیوەندیەکانمان پتە بکەین، کێشە و گیر و گرفتەکانمانیان لەگەڵ باز بکەین، پەیوەندیەکانمان بەهێزکەین بۆ ئەوەی بتوانین ئەگە لە هەموو کاتێکی نەخوازراودا بتوانن هاوکار و پشتیوانمان من جارە ئێمە خۆتان ئەگەدارن ئێمە هەرێمیشین ئەو هەرێمە یعنی هەم لە ڕووی هێز و هەم لە ڕووی
لە ڕووی دیبلۆماسی و هەم لە ڕووی پێگەکەی کە لە ناوچەیەکی زۆر داخراوین پێویستیمان بەو پەیوەندە دیبلۆماسیانە هەیە. من وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەتوانم بڵێم لە ڕووی پەیوەندی دیبلۆماسیەکانمانەوە لەگەڵ وڵاتە زلهێزەکانی کە هەیە پەیوەندیەکانمان بە ئاراستەیەکی باش ئەڕوات هەوڵمانداوە لە دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتمانی کوردستانیش پەیوەندەکانمان گڕوتینێکی تری پێ بدەین بۆ ئەوەی هەموو ئەو دەستکەوتانی کە دەستمان دەکەوێت بەڕاستی لە خزمەتی هەرێمی کوردستان بەکاری بهێنین و بە هەمان شێوەش ڕێز لە وڵاتەکە ئەو وڵاتانەی دەوروبەری خۆمان بگیرین گیرانن لەگەڵمان ڕێز لە بەڵێ لە پێچێ پەیوەندیەکەمان لەگەڵ کاگڕزگار بچڕا بێت. بەڵێ کاگڕزگار فەرمووی. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستێکی زۆر باڵادایە لەگەڵ وڵاتە زلهێزەکانی. بەڵێ کاگ ڕزگاریانی مەلە پێشی دیکە کە ینی ئەمەوێ قسەی لەسەر بکەم لەگەڵ بەڕێستانە دیارە وەکو پێشتریش تۆ تیشکە خستە سەر ینی گرنگژی ڕێکەوتنە لەگەڵ بەغدا لە ئێستادا کە هەرێمی کوردستان ینی هەموو هەوڵەکانی خۆی خسۆتە گەڕ بۆ ئەوە و لە نێویشیاندا هەوڵە سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی هەمووی بۆ ئاراستەیە کە ئەم پەیوەندیانە بەرەو باشی بڕۆنەوە ڕێکەوتنیەک بێتە ئاراوە بە حکمەوەی کە بەڕێزت لە بەغدا بووی لە ماوەی ڕابردوو لەگەڵ بەڕێز هاوسەرۆک لاو شێخجەنگی و وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئێوە ئاراستەی خوێندنەوەی گفتوگۆکان چۆن ئەبینن ینی بەغدا و لایەنە سیاسی شیعەکان ئەیانەوێت لە ئێستادا ڕێک بکەون یاخود نا چکە بەڕاستی ئەمە ئەگەر ڕێکەوتن هەبێ مای دڵخۆشیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و دەربازبوونی هەرێمە لەو قەیرانانی کە تێکەوتۆ بەڕاستی. ئێمە سەبارەت بەو کۆبوونەوە و دانیشتانەی کە لەگەڵ لایەنە سیاسیەکان یاخود لایەنە شیعەکانی عێراق ئەنجام درراوە بەهۆی ئەوەی کە لە دوای تێپەڕاندنی ئەو قانونی اختیرازە دیارە هەرێمی کوردستان و کۆمەڵێک بە پرسی باڵا لە هەرێمی کوردستان هەندێک تەسریحیاندا دیارە ئەوانیان نیگەران کردبوو هەموو ئەو لایەنە سیاسی گەورانی کە لە عێراقی شیعەکان زۆر نیگەران بوون. بەڵام لەو کۆبوونەوانەی کە هەواڵ ئەو وەفدەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی هەواڵ کاک شێخ لاهۆر بەشداری کرد قسەی زۆر لەسەر ئەو بابەتە کرا لایەنە شیعەکان ئامادەن هاوکارمان بن ئامادەن پشتیوانمان بن ئامادەن حتا میزانی شتێک ئەو داخوازەکانشمان بۆ بنێرن بەڵام بە مەرجێک ئەوان دەڵێن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێت لە ڕابردوو هەرچی ڕێکەوتن و ئیتیفاقێک کە کراوە لەگەڵیان ئێمە موازنەکەمان نردووە هینەکەم میزانیەکەمان نردووە هەموو ئەو پێویستی کە لەسەر ئێمە بۆ جێبەجێمان کردووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە. ئەوان زۆر بەڕاشکاونە بە ئێمەیان و وتیان ئێمە جارێکی تر هیچ بڕەپارەیەک میزانیەک نانێرین ئەگەر پێشوەختە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبێت. ئەوانیش باسی کێشە و گیر و گرفتەکانی خۆیان کرد باسی خۆپیشاندانەکانی ساحەی تەحریریان کرد باسی ناسریەیان کرد باسی سووتاندنی ماڵ و خانووی کۆمەڵێک ئەندام پەرلەمانی حزبە شیعەکانیان کرد وتیان ئێمە بەشێکی کێشە و گیر و گرفتەکانمان ئەوە بووە کە ئێمە لە ناو پەرلەمان لیان لە کۆبوونەوە و ڕێکەوتنەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەبێ گەڕانەوە بۆ شەقام و خەڵکەکانی خۆمان ئێمە ڕەزامەندیمان داوە و میزانیمان بۆ هەرێمی کوردستان نردووە بەڵام ئیستا شەقام و شیارە خەڵکەکانمان لێمان قبول ناکەن تەنانەت لە ناو لیژنەی مالیەی عێراقیش ئەندام پەرلەمانەکانی لەوێ ئەوانیش لە دەقسەکانیان وتیان ئێمە بە هیچ شێوەیەک لە ناو لیژنەی مالیەی عێراق دان نانین بە هیچ موازنەیەک بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئێوە هاوکار و پشتیوانمان نەبن. هاوکار و پشتیوانی ئێمەش لەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕاشکاوی بە شێوەیەکی زۆر شەفاف هەموو ئەو ئیتیفاقی کە جێبەجێ ئەکات و قەناعەتی پێ هەیە ئەبێت 100% کە ڕێکەوتن کرا و ئیمزاکرا ئەبێت 100% جێبەجێی بکات چونکە ئەوان بەڕاستی وەکو چۆن دەڵێ ئینزارێکی زۆر بەقووەت ئاگاداری ئێمەیان کردەوە وتیان ئەگەر بێت و ئێوە پابەند نەبن ئەوە دڵنیاتان دەکەینەوە بۆ میزانی 2021 هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان دیاری ناکات. ینی هەنگاوی یەکەم لە هەرێمی کوردستانیان ئەوێت کە ئەو هەنگاوە بنێت ئەوش بە تەسلیمکردنی نەوت و داهاتە؟
بەڵێ تامان ئێستا خۆت ئاگداری ئێستاوە لە چەند ڕۆژی داهاتوو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق لەسەر میزانی عێراق دەبێت لە ناو میزانی عێراق ئەبێت میزانی هەرێمی کوردستان دیاری بکرێت کە بڕەکەی 12.67 لە کۆی هەموو میزانی عێراق ئەوانش لە بەرامبەر ئەوانش ئیلتیزامیان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئیلتیزامەکەی ئەوانش زیاتر داواکاریەکانی ئەوان قیمەتی نەوت و بەرامبەر قیمەتی نەوت و داهاتی ناوخۆی نیوەی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی ئەوان بەڵێنی زارەکییان ناوێت کردداریان ناوێتکانش لەگەڵ ئێمە لە هەموو ڕێکەوتنەکانش گومانیان هەیە دەڵێن ئێمە ئەگەر میزانیەکەش دابین بکەین گومانمان هەیە لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێت و ئەوەی کە ئیتیفاقی لەسەرەکرێت جێبەجێ بکات. بەڵام خۆ کاقوبادەوەی ڕاگەیانیانی دوێنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ئامادەیە کە هەم نەوت هەم داهات تەسیم بە حکوومەتی عێراق بکە و ئامادەشن بۆ ڕێکەوتن. بەڵێ منیش خۆم ئاگادارم یعنی من قسەکەی من ئەوەیە من بەڵێ ئاگادارم برای بەڕێزمە کاقوبات باسی لەوە کرد حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندن هەموو ئەو وعد و بەڵێنانەی کە دایانە داهاتی نەوت داهاتی ناوخۆ تەسلیم بکەن بەڵام منەوە قسەی کە من یەکەم ئەوە قسەی با بڵێم ڕەوت و سەرۆکی حزبە شیعیەکانی عێراق ئەوان دەڵێن گومانمان هەیە لایەنە شیعیەکان ینی خۆ ئێمەش بە هەمان شێوە پاڵپشتی کاقوبات دەکەین و لەوێش قسەمان کردووە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوە بووە قسەشمان لەگەریان کردووە ئێمە پاڵپشت دەبین پشتیوان دەبین بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێناو موچەخۆرانی کوردستان پابند بێن بۆ ڕێکەوتنانی کە ئەکرێت بۆ ژیانی خەڵک باش بێ موچی خەڵک زۆر باشە منەوێ کاک ڕزگارجان دووە قسە و دووە سەرنج و پێشبینی بەڕێستان لەسەر کۆی قەیرانەکان کە بەرەوشی هەم ئاوڵاتیان ئەم هەرێمی کوردستانی گرتووە چییە؟ بەڵێ کاک ڕزگاری جۆت لە منە ئەگەر جۆت لە منە ئەمەوێت دوا سەرنج و قسەی بەڕێزت بیستم فەرموو. وەڵام من ئەگەر پرسیارەکەم دووبارەکەیتەوە ئەمەوێت دواوتەی بەڕێزە بزانین فەرموو. دواوتەی من ئەوەیە هەوڵەکانمان هەموو لایەک هیوادارم هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی هەموو بەیەکەوە تیمێکی سیاسی بەهێست ئامادە بکرێت بۆ ئایندا لە ڕابردوو تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵی هاوسەرۆک و مەکتەبی سیاسی هەوڵەکانی ڕێخستووە بۆ پاڵپشتی تیمی حکوومەتی هەرێم پەیوەندی کۆبوونەوەی بەردەوام لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ لایەنە شیعیەکان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق هیوادارم لەمە دووە هەموو لایەنەکانی تر لە پێش هەمویانەوە پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان و لایەنەکانی ترش پاڵپشتی تیمەکەی حکوومەتی هەرێم بن ئەوانش وەفتیان لە ئاستی باڵای سیاسی لە بەغدا بێت چونکە ئەو هەوڵانەی کە بکرێت ئەگەر هەموو بەیەکەوە بکرێت دڵنیان باشتر دەبێت لە پێشوو تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەوڵ و هیمەتانەی کردو هیوادارم لایەنە سیاسیەکانی کەش پاڵپشتی بکەن پشتیوان بن و وەفدەکانیان لە بەغدا بێت بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە خراپەی کە هەموو هەرێمی کوردستانی تێدایە. بەڕێز ڕزگار حاجی حەماندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس دەکەم کە لە شاری کەرکووکۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. سوپاس بەڵێ سوپاس بۆ ژبینەرانی بەڕێز کە تا ئەم ساتە بینەرمامون خواتان لەگەڵ.